سڵاو بەڕێزان، گرنگترین هەواڵمانشێتی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی جیانتان لە بەرگەی ڕۆژنامەییدا بۆ دەخەمە ڕوو لە ماڵپەڕی CNN بڵاوکراوەتەوە دۆناڵد ترامپ کاندیدی پێشەنگی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا ڕایگەیاند باراک ئۆباما و هیلاری کلینتۆن وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا داعشیان دروست کردووە. ئەو کاندیدەی کۆماریەکان ڕایگەیاند سیاسەتەکانی باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا وای کردووە کە داعش بە شێوەیەک دەربکەوێت. ترامپ هەرێکە لە دیموکراتەکان و جۆرج بوش سەرۆکی پێشووی ئەمریکای تۆمەتبار کرد بە و ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بەتایبەت بەهۆی جەنگی عێراق لە 2003دا نزیکەی مانگێک دەبێت هەرێک لە ترامپ و هیلاری کلینتۆن کاندیدی پێشەنگی دیموکراتەکان بە توندی ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. لە پێشوودا کلینتۆن ڕایگەاندبوو داعش سوودمەند دەبێت لە وتەکانی ترامپ و لە بانگەشەکانی خۆیدا بەکاری دەهێنێت بۆ ئەوەی زۆرترین چەکدار کۆبکەنەوە. هەردوێنێش گروپی ئەلشەبابی سەر بە ئەلقاعیدا لە یەکێک لە بانگەشەکانیاندا وتەکانی دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکانیان بەکارهێنا وەک بەڵگەیەک بۆ دژایەتی ڕۆژئاوا بەرامبەر بە مسلمانان. پێشتریش هەرێک لە کالیفۆرنیا و ڕێک سانتۆرم کاندیدی کۆماریەکان ڕایانگەاندبوو کلینتۆن و ئۆباما تۆمەتبارن بە دەرکەوتنی ڕێکخراوی داعش. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوی کردوێتەوە دوای 40 ساڵ یەکەم تانکەرە نەوتی خاوی ئەمریکا لە دوهەمین ڕۆژی ساڵی ڕابردوودا لە بەندەری کۆرپس کریستیەوە کە دەکەوێتە 160 میل لە سنووری باکووری تەکساسەوە هەنار دەکرا. دامەزراوەی کۆنۆکۆ فلیپس کۆمپانیای نوستار بۆ وزە تانکەرنەوتەکان لە کێڵگەی نەوتی ئیگڵفۆرشایل لە باشووری تەکساس بار کردووە. نزیکەی 2 هەفتە لەمەوبەر باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا قەدەغەکردنی هەناردەکردنی نەوتی ئەمریکای هەڵگرت بەپێی نوسترا کۆمپانیای ڤیتۆڵ گروپ کە کۆمپانیایەکی بازرگانی نەوت و وزەی هۆڵەندیە بارەنەوتەکەی کڕیوە. لەم هەفتەیەدا ڤیتۆڵ ئەو بارەنەوتە خاوەی ئەمریکاش دەکرێت کە لە دواتردا لە هۆستۆنەوە بار دەکرێن. لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانیش بڵاوکراوەتەوە یەکەم قوربانی کۆچی ئەوروپا لە ساڵی 2016دا کۆرپەیەک بوو. ڕۆژنامەکە دەڵێت کۆرپەیەکی 2 ساڵ وەک یەکەم قوربانی کۆچ بۆ ئەوروپا دەستنیشان کرا لە کاتێکدا لە دوورگەی ئاگاتۆنیسی لە یۆنان خنکا. لە دوایەوەی کە ماسیگرێک لەو ناوچەیەدا هێزەکانی پۆلیسی ئاگادار کردەوە 39 کۆچبەر کە ئافرەتێکیان تێدا بوو ڕزگار کراون. لەناو کۆچبەرانەی کە لە ژێر ئاو کەوتبوون 10 کەسیان گەیەنرانە نەخۆشخانە بۆ ئەوەی چارەسەر وەربگرن. سەر لە بەیانێکی زووی ڕۆژی یەکشەممە بەلەمەکە چووە کەناراوەکانی تورکیای جێهێشت بوو. لە کاتێکدا دۆخی کەشوهەوا مەترسیدار بوو ڕەشەبایەکی توندیش هەبووە. کۆچبەران و دایکی منداڵەکە گەیەنرانە کەناراوی پیتاگۆری و لە سامۆس کە دوورگەیەکی یۆنانیە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکیش بڵاوی کردوێتەوە ئەو کۆچبەر ئافرەتانەی کۆچ بۆ ئەوروپا دەکەن بەشێکی زۆریان دەبن بە قوربانی دەستدرێژی سێکسی. ڕۆژنامەکە دیداری سازدا و لەگەڵ دایان کۆچبەر کە بەرەو ئەوروپا کۆچیان کردووە تا گەیشتون بە ئەڵمانیا بەشێکی زۆریان ڕایانگەاندووە کە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی و توندوتیژی سێکسی بوونەتەوە. ئەو کۆچبەر ئافرەتانە لەلایەن خزم و کەسانی خۆیانەوە یاخود قاچاقچیەکان یاخود پۆلیسی ئەوروپیەوە ڕوبەڕووی توندوتیژی سێکسی بوونەتەوە لە ڕێگەی کۆچکیاندا بۆ ئەوروپا. بەرگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.